خۆشەویستان لەسەر پرسی ئەو کێشانەی کە لە نێوان هەولێر و بەغدادا هەیە سەبارەت بە موچە و بوجە و کۆمەڵێک پرسی ئەمنی و سیاسی کە لە ناو عێراقدا دەگوزرێت چۆن چارەسەر دەکرێت داهاتوێم کێشانە لە نێوان هەرێم و بەغدادا خۆی لە چیدا دەبینێتەوە کێن ئەو لایەنانی کە کەم تەرخەمی سەرەکەین لە چارەسەرکردنی کێشەکاندا لەگەڵ بەڕێز دکتۆر بەشیر حەداد وەکو جێگری دووەمی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگوێم بابەتاکەین لە هەولێر و میوانی ئێمەیە. دکتۆر زۆر سپاسی ئامادەبوونی جەناب دەکەم لە ئێستایە و ماوەیەکی زۆریشە کێشەکانی نێوان هەولێر و بەغداد بەناجێگیری ماوەتەوە لێک تێنەگەیشتن هەیە لە زۆر بابەتی دارایی و سیاسیش تا ڕادەیەکدا. هۆکاریم کێشانە بەگشتی بۆچی دەگەڕێتەوە؟ جەنابتان پێشینەتان هەیە لە ڕۆ سیاسیەکە و بەرکەوتنتان هەیە لەگەڵ لایەنە سیاسیەکان. خەینەوە گشتگیریەکە چی و ئەمری واقع چیە بۆ بوونی ئەم کێشانە؟ سڵاو لە جەنابتان هێوی خان، سڵاو لە بینەرانی کەناڵی کورسات. ئەم بابەتە بەڕاستی بابەتێکی فراوانە و زۆر باسی لێوە کراوە و بەردەوامیشە. زۆر بەداخەوە لە دوای 2023 لە عێراقی نوێدا هەمووان چاوەڕوان بوون کە گەلانی عێراق بە شێوەیەکی گشتی نەک تەنها کورد، هەموو گەلانی عێراق بگەن بە مافەکانی خۆیان و هەست بە هاونیشتمانی بوونی خۆیان بکەن و مافەکانی خۆیان وەدەست بێنن، ژیانێکی مرۆڤانە و کارامە بەدی بهێنن. بەڵام بەداخەوە وا دەرنەچوو تا ئێستا حکومڕانانی عێراق لە 2005ەوە تاکو ئێستاشی لەگەڵ دەبێ نەیانتوانیوە ئەم خۆشگوزەرانیە بۆ گەلانی عێراق بە شێوەیەکی گشتی فراهم بکەن و خزمەت گوزاری پێشکەش بکەن و بە شێوەیەکی گشتی نەیانتوانیوە کە وا بکەن هاوڵاتی عێراقی هەست بە بوونی خۆی و بە هاوڵاتی بوونی خۆی بکات چ لە ئەرک و چ لە مافەکاندا. گەلی کوردیش و هەرێمی کوردستانیش بەشێکە لەو نەهامەتیە، بەشێکە لەو ملمەلانەیە، لەوانەیە زیاتریش لەبەر ئەوە ئەو عەقڵیەتە مرکزیەتە سنترالیزمە کە لە عێراق هەبوو پێش 2023 ئێستا خەریکە هەمان عەقڵیەت حکومڕانی عێراق دەکا و هەمان عەقڵیەت سەپێنراوە بەسەر پرۆسەی سیاسی عێراقدا. لەبەر ئەوە ئێمە گەر بڵین دەستورێکمان هەیە لەو دەستورەدا زۆربەی مافەکانی هەرێمی کوردستان و گەلی کوردستان بەدی هاتووە و لە یاساکاندا و هەروەها ئەو بارودۆخەی ئێستا پرۆسەی سیاسی عێراقەوە کورد بەشدارە، کوردستان تێدا بەشدارە، بەڵام بەداخەوە وردە ساڵ بە ساڵ هەست دەکەین کە ئەم دەستورە وەلا دەخرێ و ئەسڵەن سیستەمی فیدرالی لی پەشیمان بوونەتەوە و خەریکە دەگەڕێتەوە سەر سنترالیزم و کەون. بۆیە ئەمە لەلایەک بەلای عێراقیەکانەوە لە نێو خۆشماندا وەکو لە نێو ماڵی هەرێمی کوردستاندا ئەو دووبەرە چیە و ناکۆچی سیاسیە و ڕکابەری نێوان لایەنە سیاسیەکان هەیە. ئەمەش بەڕاستی هۆکارێکی دیکەیە کە ئەم بارودۆخەی تا ئێستا بەم ئاراستەی و بەم ئاقارەدا بردووە. کەواتە دکتۆر لە قسەکانی جەناب دووە هاتێگەیشتم ئێستا ئەو کیانی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەم دابشکاری سیاسی کە لە نێوان حیزبەکانە هەیە هۆکار بۆ ئەوەی کە حکوومەتی ناوەندیش مامەڵێکی دیکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بکات. هەیڤخانەکە زەحمە دەبێ من گوێم لە دەنجی خۆمە ئەگەر لە کۆنتترۆل چاپکەنەوە باشە. ئەگەر هاوڕێیان ئەو کێشەیە بۆ دکتۆر چارەسەر بکەن سوپاسدانەکەین. دکتۆر پرسییم ئەگەر ئێستا گوێت لە دەنگی من بێ بە باشی و برادران ئەو هاوڕێیان و کێشیان بۆ چارەسەر کردی کیانی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دابشکاریەی سیاسی کە لە نێوان حیزبەکانە هەیە بۆتە هۆکار کە حکوومەتی ناوەند ئەمە بە دەرفەت وەربگرێت بۆی مامەڵەیەکی دیکە لەگەڵ حکوومەتی عێراق هەرێمی کوردستانە بکە؟ بێگومان ئەمە ینی هۆکاری ڕاستەوخۆ و سەرەکی ئەم بارودۆخی خۆمانە، چونکە ئەگەر دەرەوەی هەرێمی کوردستانیش چ لە عێراق و چ لە ناوچە ئەقلیمیەکان و لە باڵێن دۆستەکانمان بێ لە دەرەوە، ئەگەر مامەڵەیەکی ئەوتۆ ئێستا مامەڵەیان لەگەڵ هەرێمی کوردستان لاواز بوو بێیان وەکو پێویست نەبوو بێ ئەمە هۆکارەکەی خۆمانین، چونکە خۆمان ئەو ناکۆچەی نێو خۆمان وای کردووە کە هەم عێراق بە لاوازی بمان بینێەوە ئەو مامەڵەیەمان لەگەڵ بکە و مافەکانمان پێ نەدا و هەم دۆستەکانیشمان لێمان بێزار بین و لێمان زویر بن.
بۆیە دەکرێت خۆ ئەمە ناڵین لاەنە سیاسیەکانی کوردستان هەموو وەکو یەک بیر بکەن هەموو ببنە یەک لایەن و یەک حزب و ئەمانە نا دەکرێت چێبڕچەی سیاسی دەکرێت منافەسەی سیاسی زۆر شێکی ئاساییە دەکرێت لە نێوانیاندا هەبێ بەڵام ئەو منافەسە و چێبڕچەیە نەبێتە ناکۆچی نەبێتە شەرخێک درزێک لە نێوانیاندا کە ئەم ناکۆچیە و لێک دووری بوونە وا بک کە هەر یەکێک بە ئاراستەیەکدا بڕوە نەک هەمومان بە یەک ئاراستە بڕۆینی و هێزەکە بدەینە ئەو ئاراستەیە بۆ نمونە لە مامەڵە لەگەڵ بەغدادا ئەگەر بێت و لاەنە سیاسەکان بە تایبەت ئەوانەی کەوا پێکردنی حکوومەتن بەیەکێتی و پارتی و بە گۆڕانەوە بە هەمویانەوە ئەگەر بە یەکەوە بە یەک هەڵوێست و بە یەک پاکێج و بە یەک سیاست بە یەک گوتاری سیاسی مامەڵە لەگەڵ بەغدا بکرێ بێگومان بەهێزەوە مامەڵە دەکرێ و بەغدا ناتوانێت ئەم بار و دۆخەمان لەگەڵ بەکاربێنێ بەڵام کە لایەنێک بە ئاراستەیەک دەڕوا لایەنەکانی کە بە ئاراستەیەکی دیکەدا دەڕوە بە ئاراستەیەکی باڵێن پێچەوانە دەڕوا ئەمە وای لێ کردووە کە با بڵێن مەسەلەی هەرێمی کوردستان و مافی ئەو میلەتە لە بەغدادا بە چاوێکی کەم تەماشا بکرێ و هەوڵ بدرێ ئەم هەرێمە لە قاڵب بدرێ و نزیکەی زیاتر لە 50 مادەی دەستور جێبەجێ نەکرێ و بڕیاری ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ جێبەجێ نەکرێ ڕێکەوتنە سیاسیەکان وەکو خۆی جێبەجێ نەکرێ یاسای بودجە جێبەجێ نەکرێ و پشت هەرێمی کوردستان وەکو ئەمانە هەمووی ینی هۆکارم بۆ ئەوەی کە خۆمان زیاتر هۆکاری سەرچین بۆ ئەوەی کە خەڵکیش ئەوە مامەڵەمە لەگەڵ باشە. دکتۆر دوای ئەم پرسیارە دێمە سەر پرسی بودجە و پشکی هەرێمی کوردستان کە ئەمە کێشەیەکی گرنگە هەر دەوڵەتێک کە بێوێ بەهێز بێت پێویستە لە ڕووی دارایی و ئیسیقرار و جێگیریکی گونجاوی هەبێت و گەلەکەی بەپێی پێویست سوودمەند بن لەو لایەنە دارایی کە لەنێو دەوڵەتەکە لەنێو وڵاتەکە هەیە دواتر دێمە سەر ئەو بابەتە بەڵام دکتۆر لە مانگی ڕابردوودا زیاد ناسری یەکێکە لە ڕاوێژکارانی سەرۆکوەزیرانی عێراق لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس پامێکی بڵاو کردبەوە کە پێویستە نوێنەرایەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەربگیرێنەوە چی دیکە ئەو نوێنەرایەتیانە تەنها لەلای حکوومەتی ناوەند بێ یعنی لەلایەن فعلەن ئەم بڕیارە و ئەم خواستە کە ڕاوێژکارێکی سۆدانی بڵاوی دەکاتەوە بە هەند پێویستە وەربگیرێ و حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر شتێکی لەم بابەتەیە هەڵوێستیە بێت چی بێ؟ ئەمە وەکو باسم کردگوتم وردە ئەوان یەک و هەنگاو بە هەنگاو دێن بۆ ئەوەی مافەکان پێشێل بکەن و هەرێمی کوردستان لە قاڵب بدەن ئەو مەسلەی نوێنەرایەتی هەرێم لە باڵوێزخانەکانی دەرەوە و لە دەرەوەی وڵات و لە وڵاتان ئەوە مەسلەیەکی دەستوریە لە دەستوردا دان بەوە نراوە کە هەرێمەکان و پارێزگاکانی عێراق بۆیان هەیە کە نوێنەریان هەبێ و نووسنگیان هەبێ لە باڵوێزخانەکانی وڵاتان ئەمە دەستورە یعنی مەدەقێکی دەستوریە کەواتە ئەمە ئەگەر بە ئاشکرا ئەوە داوای ئەوە بکرێ ئەمەش دەچێتە پاڵ ئەو 50 ئەوەندە مادەی دەستورکەوە پێشەل کراوە جێبەجێ ناکراوە کە بە ئاشکرا داوا دەکرێت کەواتەوە مانای چییە؟ ئەوە مانای ئەوەیە وەکو من زۆر جاریکەش گوتوومە لەوانە لەو کەناڵی ئێوەشەوە باسم کردەوە کە ینی شتێکی دوور لە ڕاستی نییە ئەگەر بڵین ئەمڕۆ لایەنە سیاسەکانی عێراقی لە سیستەمی فیدرالی پاشگەز بوونەتەوە لەم دەستورەی کە دەنجیان پێداوە پاشگەز بوونەتەوە ئێستا خۆیان بەهێز دەبینن دەڵێن ئەو کات کە ئەو دەستورە نووسراوەتەوە ئێمە بێهێز بووین و ئێمە نەمان دەزانی ئێمە ئەزمونمان نەبوو کورد زیاتر بەلای خۆیدا چێشەوە لە دەستورەکەدا و ئەم سیستەمە شوای کردووە کە سیستەمی فیدرالی وا دەکات کە عێراق وەکو دوو وڵات بەدەر بکەوێت نەک وەکو وڵاتێکی فیدرالی بەهێز کە لە حەقیقەتدا وایە بۆیە ئەوان مەترسیان لەوەیە کە دیسانەوە ئەو عێراق بگەڕێنەوە بیکەنەوە عێراقێکی سنترال و عێراقێکی یەک پارچە و شمولی لەبەر ئەوەیە تەماشا دەکەی ئێستا چەند شارێکی دیکە لە ناوەڕاست و لە باشووری عێراق داوای فیدرالی دەکەن بەڵام زۆر بە توندی وەڵامیان دەدرێتەوە بە هیچ شێوەیەک ڕازی نین کە ئەم فیدرالیەتە بۆ ئەوانیش بکرێەوە ببنە هەرێم بۆ نمونە ئەمبار داوای هەرێم دەکا بەسڕا داوای هەرێم دەکات دیالە و چەند شارێکی دیکە داوای هەرێم دەکەن ئەمانە بۆ ئەوەی کە دەبینن
هەرێمی کوردستان تا ڕادەیەک لە ئەوان باشترە و ئەمن و ئاسایش و ئیستقرار و دروستکردن و بینا و ئاوادانی تێدا هەیە کە ئەوان لەوێڕا هەمووی کاولگە و خراپە و تا ئێستا شەقامێک دروست نەکراوە لە شارەکانی ئەوان تا ئێستا نەخۆشخانەیەکیان قوتابخانەیەک دروست نەکراوە ئەو مەجالانە کە دەبینن وایە بۆی ئەوانی داوای هەرێم دەکەن بەڵام تەماشا دەکەین لایەنە سیاسەکانی عێراق زۆر بە توندی وەڵامیان دەدەنەوە ئەوە مانای چییە؟ مانای ئەوەیە کە ئەوان ڕازی نین بە سیستمی فیدرالی و بە سیستمی هەرێمایەتی بخۆی لە هیچ وڵاتێکدا نییە کە وڵاتێکی فیدرالی یەک هەرێمی هەبێت تەنها نابێ یەک هەرێم بێ تەنها دوو سێ هەرێم و چەند هەرێمێک دەبێ بێ بەڵام ئەوان لەو هەرێمەی کوردستانیش دیسان پەشیمانن و بۆ ئەوەی شارەکانی دیکە بترسێنن لەوەی کە داوای بە هەرێم بوو بکەن ئەوەیە هەرێمی کوردستان لە قاڵب دەدەن و دەیانەوێت کێشە لە بۆ هەرێمی کوردستان دروست بکەن تا پێیان بڵێن بزانە هەرێمی کوردستان ناتوانانی خۆی بەخێو بخ ئەوەش داوای ئەوە مەکەن هەمووتان سەر بە مرکز و بە سنتەری عێراق بن. باشە تیشکە خستە سەر بابەتێکی گرنگ ئەویش پرسە داراییەکەیە کە ئێستا کێشەیەکی گەورە و بەرچاوە لە نێوان ناوەند و هەولێرە دکتۆر ینی پرسی پرۆژه یاسای بووچە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی حکم عێراق بە هەمان شێوە چاوەڕێ بوون ئەم پرۆژه یاسایە هەموو گویان هەڵخست بۆی ئەم پرۆژه یاسایە دەنگدانی لەسەر بترێ بەوێ بە یاسایەک دواتر دابش بکرێ بە پێی پێویست بەسەر پارێزگاکان بەڵام تا ئێستا ئەم یاسایە کاری پێ ناکرێ هۆکارەکەی چی ینی چی بۆتە ڕێگر لە جێبەجێکردنی یاساکەیە؟ بەداخەوە تاکو ئێستا یاسای بودجە هیچ ساڵێک لە کاتی خۆیدا دەنجی لەسە نەدراوە و لە کاتی خۆیدا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. یاسای بودجە پێویستە پێشی سەری ساڵ واتە لە مانجی 10 و 12 مانجی 10 و 11 و 12 هەر ساڵێک یاسای بودجەی ساڵی ئایندە لە پەرلەماندا دەنجی لەسە بدرێ بۆ ئەوەی ئامادە بێ لە یەکی ساڵی تازە بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام هیچ ساڵێک ئەمە لە عێراق جێبەجێ نەکراوە هەردەم دەنگدانی بودجە چۆتە مانجی 3 و 4 و تا ڕێکارە یاسایەکان تەواو بۆ و تا ڕێنمایی لە بۆ دەرچۆتانانسی گەیشۆتە مانجی 5 و 6 ئەگەر زیاتر نەڕۆیشت بێ باشە مانجی 5 و 6 کە بڕواکەواتە 6 مانگ لەو ساڵەدا ماوەتەوە ئەو بودجە زەبەلەحاب بۆ 6 مانگ بەکاردێ باقیەکە چی لێدێ دیار نییە. بۆیە هەرێمی کوردستانی بەڕاستی یەکێک لە کێشەکانی ئەوەیە کە کێشەیەکی با بڵێن نایاسایی عێراقیە کە لە عێراقدا هەیە جگەلەوە کە من پێم وایە ینی هەڕەشەیەکیش دیسان هەیە لەسەر پشت هەرێمی کوردستان و بە ئەنقەست هەوڵ دەدرێتەوە زوڵم لە هەرێمی کوردستان بکرێ و پشت هەرێمی کوردستان چەندین ڕێگری لە پێشدادنرێ و چەندین بۆمب لە ناو بودجەدا لەو سێ مادەی کە بە زۆری کەەوە تایبەتن بە بەشەکانی هەرێمی کوردستان مادەی 10 و 11 و 12 ئەمانە لە مادەکان بۆمبەکە چییە مەترسیەکە ئەو مادانە مادەی 10 و 11 و 12 یان 11 و 12 و 13 ئەمانە باسی پشتێریمی کوردستان دەکەن باسی ئەوە دەکەن کە پشتێریمی کوردستان لە سەدا ئەوەندە دەبێت پشتێریمی کوردستان بەو شێوەیە بۆی دەچێ هەرێم دەبێت ئەو التزام و پابندەکانی خۆی بدا اینجا بودجەکە لە بۆی دەچێت ئەمانە باسی ئەوە دەکرێت بەڵام لە مادەکانی دیکەدا چەندین بۆم دادەنرێ بۆ ئەوەی کە ڕێگر بێ لەوەی ئەم پشکە بە شێوەیەکی تەواو بێت هەرێمی کوردستان باشە بۆ پرسیار ناکەین بۆ چەندین ساڵە دەتوانین بڵێن لە 17 و 18 و 19 و تاکو ئێستا پشت هەرێمی کوردستان وەکو خۆی نەهاتووە بە تایبەت نهاتووە یان 2 مانگ هاتووە مانکانی کە نهاتووە یان لە ساڵێکدا 4 مانگ هاتووە ئەوانی دیکە نەهاتووە باشە کووا چی لێ هاتووە ئەو لە ساڵی 23 خۆ پشت هەرێمی کوردستان دیاری کرا بەوەی کە 12.67 بەکەم تەرخەمەزانێ بۆ شایستانی کە پێویستە ئاراستین و حکوومەتی ناوەندی بکە لە ناردنی نەوت و لە بەرامبەریدا داهاتی بۆ بنێرێ پێتان وایە کەم تەرخەمەکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێ؟ من لێرە بەرگری لە حکوومەتی هەرێمی کوردستان ناکەم بەڵام داوای سەرەکی بەغدا لە ساڵانی ڕابردوو ئەوە بوو دەیگوت حکوومەت هەرێم نەوت ڕادەست ناکە یان داهاتی نەوتەکە ڕادەست ناکە ئەگەر چی من ئاگام لێیە هەموو ساڵێکیش کە ئەو دەیگوت هەرێمی کوردستان نەوت ڕادەست ناکە بەڵام پارەی ئەو نەوتەی کە هەرێم
ڕادەزناکە بە زیادەشەوە زۆر بە زیادەوە لە بەش هەرێمی کوردستانی دەبڕی وە کەمتری بۆ دەناردەوە کەواتە هەموو ساڵێک ئەو پارەی نەوتەکەی جێڕاوەتەوە خۆرم کوردستان نەوت ڕەوان ناکە پارەی هەرێم نەوتەکە ڕەوان دەکا داهاتی نەوتەکە ڕەوان دەکا بۆیە ئێستاش بە تایبەتی لە ساڵی پارەوە لە مانجسەی ساڵی پارەوە خۆ نەوت ڕاگیراوە نەوت ئێستا بەرەسەری کوردستان نەماوە و هەموو سەڵاحەتەکان دراوەتە بەغدا ئێستا نەوت بەرەسی بەغداوەیە بەغدا دەتوانێت بۆ خۆی نەوتەکە دەربێنێ بفرۆشێت چی لێ بکات چی لێ نەکات تەواو بڕوە خەڵات کەواتە هیچ بیانوویەکی نەماوە ئەگەر تا ئێستا بیانووی ئەوە بێ کە هەرێم نەوت نادا بەڵام خۆ لە پارەکەەوە ئەو بیانوە نەماوە و مەسلەی داهاتی غەیرە نەوتیش ئەوە تا وەکو حکوومەت هەرێم دەڵێ هەمومان داوەتە بەغدا و راپۆرتی چاودێری دارایی فیدرالی لەگەڵ چاودێری دارایی هەرێم راپۆرتێکی تێر و تەسەلیان داوەتە حکوومەتی فیدرالی کە بەڵێ حکوومەت هەرێم پابند بووە بە هەموو ئیلتزاماتەکانی خۆی بەڵام خێرە تا ئێستا بەشەکەی نهاتووە خێرە تا ئێستا هەر دەبێ بە قەرز بۆی بێ ئەم 618 ملیارش کەوا ئەنجومەنی وەزیرانی فیدرالی بڕیاری لێداوە بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە کە ئەمە بێ و بە کۆی دەنجی ئەنجومەنی وەزیرانەوە بێ بەڵام تەماشا دەکەی دیسان هەموو مانگ دەبێ چەندین جار شاندی حکوومەت هەرێم بچێ و بێ و بچێ و بێنە وەرە وەرە و بڕۆ بۆ ئەم مانگیش چاوەڕێ دەکەی هەمان کێشە دروست بێتەوە دکتۆر ئەو وەڵە ئەمە بەغدایە ئەمە عێراقا لە عێراقدا هەموو شتێک دەبێ ئەگەر گوتیان شتێک تەوەقوعمەکە هەموو شتێک چاوەڕوان دەکەیت لەو عێراقدا چونکە لە عێراقدا یاسایان پابندبوون بە یاسا پابندبوون بە ڕێککەوتن پابندبوون بە بەڵێنی سیاسی خۆیان نییە بە هیچ شێوەیەک بۆیە تەوەقوع دەکرێت تر دیسان بماندی بوونەکی زۆر چەندجار شاندێرێن بچێ و بێتەوە ئەگەر دیسان لە کۆتایی مانگ من تەوەقع دەکەم ئەگەر بینێرن ئەگەر دیسان کێشەیەکی دیکە دروست نەکەنەوە خۆ ئێستا خەریکن یعنی شتێک بوون لەوانەیە هەندێک ئاماژە فڕێدەدەن وەڵا ئێوە کورد لەبەر ئەوەی لە دانیشتەکەی پەرلەمان کە تایبەت بوو بە دەرکردنی هێزەکانی بیانی ئەندامانی کورد ئامادە نەبوون بۆیە ئێمە سزای کورد دەدەین بەوەی کە کێشە لە پشکەکەی لە بودجەدا بۆ دروست دەکەین یعنی ئەگەر ئەوە نەکەنە پشە باشە مەسەلە سیاسەکان بەداخەوە قوتی خەڵک یعنی قوتی خەڵک نانی خەڵک نانی فەرمانبەر موچەی فەرمانبەر موچەی خانەنشین زۆر بەداخەوە تێکەڵی ململانەی سیاسی کراوە تێکەڵی مەواقف و مزایداتی سیاسی کراوە لە هەموو شوێنێکدا تۆ ئەگەر هەرچ گلەیەکیشت لە حکوومەت هێرێم هەبێ ئەگەر بۆ نمونە بەغدا ئیسپات هەیەبێکەوە حکوومەت هێرێم کەم تەرخەمە ئەو دەبێ موچەکە بنێرێ موچەی فەرمان ببنێ لەبەر ئەوەی ئەوە ئیسحقاقێکی دەستوری و قانونیە هیچ شتێکی دیکەم ناگرێت اینجا لەو لاوە بۆ خۆ دووەرە بە دوواردا چۆن لەگەڵ بکە چەند جارێک داوای کردووە کە لیژنەی تایبەتی ناردۆتە هەرێمی کوردستان و داوای کردووە کە لیژنەی دیکە بچێ و داوای لە حکوومەت هەرێمی کوردستانیش کردووە کە لیستی موچەخۆران پێداچوونەوەی بۆ بکرێ بە شێوەیەکی دروست ڕادستی بەغداد بکرێ موچەخۆرانی هەرێمی کوردستان تا ئێستا لیستێکی گونجاو و بێغەلوغەشیان بۆ دروست نەکراوە دکتۆر فعلەن کێشە هەیە لەو ژمارەی کە موشەخۆرانی هەرێمی کوردستان بوونیان هەیە باوەڕ بکە بەڕێزم یعنی ئەمە کاری وەزارەتی دارایی نییە داوای لیستی موچە و ناوەکانی ناوی موچەخۆران هەرێمی کوردستان بکە ئیشی ئەوەیە ئەو ژمارەیەکی لایە ئەو علاقەی بە لیستەوە نییە ئەسڵەن لە یاسای بودجەدا باسی موچە نەکراوە باسی لیست نەکراوە باسی ئەوە کراوە کە ئەم ژمارەیە ئەمە پشت هەرێمی کوردستانە ئەم ژمارەیە دەبێ بچێ بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بۆ خۆی هەندێکی دەدا بە موچە هەندێکی دەدا بە پرۆژە هەندێکی دەدا بە شتیریکە ئەو مەفروزە ئەگەر پارەی موچە ڕقەمە ژمارەیە ئەو ژمارەی ڕەوان دەکات تەواو تا ئێستا کە ڕەوانی کرد ئەنجا دوایە بۆ خۆی ئیداریەن با شاند بنێرێ بۆ هەرێمی کوردستان با بەدووادات چوون لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان بکە با لێپێچینەوە لە حکوومەت بکە لێپێچینەوە لەوانە بکە و داوا لە پەرلەمانی کوردستان بکە لە پاشەوەی کە پەرلەمانی کوردستان دادەمەزرێ داوا بکە کە بەدوواداچوون بۆ ئەو مەسەلەیە بکە ئەمە لە دوای ئەوەی کە موچە دێ بەڵام نابێ موچە ڕابگیرێ بە ناوی ئەوەی وەڵا هەرێمی کوردستان لیستی نەناردووە وەڵا حکوومەت هەرێمی کوردستان ژمارەکانی تەواو نییە تۆ ئەمە لەسەر ئەساسی مانگەکانی ڕابردوو ساڵەکانی ڕابردوو بنێرە اینجا دوایە بە دوواداچوون هەم بۆ لیستەکانی خۆت بکە وەزیری دارایی عێراقی هەم بە دوواداچوون بۆ لیستی موچەی
هەرێمی کوردستانیش بکە. من ناڵێم هەرێمی کوردستان کەم و کوڕی نییە، ناڵێم لەوانەیە وەکو بڵێ فریشتە بێ، نا لەوانەیە کەم و کوڕی هەیە، بەڵام ئەم کۆم و کوڕیانە بە بەواستەی شاندی هوەری دێون دەڕۆن ئەوانە چا دەکرێتەوە بە دەستی شان دەکرێن و ڕێک دەخرێتەوە. خۆ لە عێراقدا ئایا لە عێراقدا مەسلەی موچە و مەسلەی لیست و مەسلەی ژمارەکان تەواوە هەمووی ڕاست و پێرفێکتە نەخێر. هەر دو سێ ڕۆژ پێش ئێستا بینیمان کە وەزیری پێشووتری دارایی عێراق عەلی عەلاوی چۆن لە ئاماژەیەکدا دەڵێ زیاتر لە 250,000 بندیوار و موچەی لابەلا لە عێراقدا هەیە و لە 120 موچەی عێراق بەبێ ناو بەبێ ئەوانە دەڕوا. ئێستاش لە وەزارەتی دارایی هیچ ناو و ناونیشان و ژمارەی یان داتایەکی موچە خۆرانی دەستگا ئەمنیەکانی بەغدا نییە. باشە بۆ ئەوان ڕەوایە بۆ هەرێمی کوردستان دەبێ بێتە هۆکاری ئەوەی کە موچەنەیە. من ناڵێم ڕازی بن بە کەم و کوڕیەکانی هەرێم، نا پێویستە بە دووادا چوونی بۆ بکرێ، بەڵام لە دوای ئەوەی کە موچەکە دەنێرێ با موچەکە بنێرێ لەو لاشەوە بەهۆی شاندی هوەریەوە ئەم کێشانە چارەسەر بکرێت. باشە دکتۆر، گرنگترین خاڵ لە سیاسەتە و لە کاری سیاسە جەنابەت ڕەنگە زیاتر بزانیت دیبلۆماسیەتی کارکردنە و ئەو ئەخد و عەتایە بەخشین و وەرگرتنەیە کە پێویستە لە کایە سیاسیەکاندا بدرێ. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان چی هەیە و چ کارتێکی فشاری هەیە کە لە بەرامبەر حکوومەتی ناوەندا بەکاری بێنێ سەبارەت بەوەی کە جەناب باسی لێوە ئەکەی فشارێکە دەخرێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ کۆنتڕۆڵکردن و بچووکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە لە بەرامبەردا حکوومەتی هەرێم دەشێت لەم کاتانەیە نەرمینیواندن دەنوێنێت و دەبیندێک لەگەڵ مۆفدانیا دەچنە ناوەند. کارتە فشارەکانی ئەبێ چی بێت کە لە بەرامبەر بەغدا بەکاری بێنێت؟ بەڵێ کارتمان بەدەستەوە هەیە، کورد کارتی بەهێزیشی بەدەستەوە هەیە ئەگەر بەکاری بێنێ. ئەم کارتانە لە کاتێک بەکاردێ و کاریگەر دەبێ کە ئەم کارتانە بەیە گرتووی بەکار بێ، هەموو کورد بەیەکەوە بەکار، چونکە ئەوەی کە لە بەغدایە تەنها پارتی نییە و تەنها یەکێتی نییە، پارتی لەوێ یەکێتی لەوێ لایەنەکانی دیکەش لەوێنە، لە وەزارەتن، لە پەرلەمانن، لە سەرۆکاتی کۆمارن، پێویستە هەموو هاوڕابن لەسەر بەکارهێنانی ئەم کارتانە. کارتی یەکەم ئەوەیە کە سەرۆک کۆمار بەڕاستی پێگەیەکی تەنفیزی گەورەی هەیە لە بەغدا. ڕاستە مەنسەبەکە تەشریفیە، بەڵام ئەو پارێزگاری دەستورە. ئایا لە دەستوردا ڕەوایە 4 مانگ هاوڵاتی عێراقی موچەی پێ نەدرێ؟ ئەمە بە ئەکید بە بێگومان ئەمە پێچەوانەی دەستورە. پێویستە بەڕێز سەرۆک کۆمار بۆ ئەوە بەدەنگ بێ و فشار بخاتە سەر لایەنە سیاسەکان و لای حکوومەتی عێراقی کە مەسلەی موچە دەربێنە لە لایەنە ئیداری و لایەنە سیاسەکان و چەشمەچێشە سیاسەکان. ئەگەر هاتوو ئەم کاریگەری سەرۆک کۆمار سەری نەگەت و بە قسەیان نەکرد بە گوێیان نەکرد، بەڕێز سەرۆک کۆمار من زۆر جارێک کەس گوتومە دەتوانێت 1 مانگ تەنها بۆ ماوە 1 مانگ بگەڕێتەوە سلێمانی دابنیشێ بڵێ من ناگەڕێمەوە بەغدا تا ئەو کێشەیە چارەسەر نەکرێ. ئەمە بەڕاستی خەلەلێکی زۆر گەورە لە پرۆسەی سیاسی عێراقدا دروست دەکات. بۆ چونکە یەک لە سەرۆکاتەکان بەتاڵ دەبێتەوە سەرۆکاتی کۆمارە. پێشان ئەگەر ئەوە بکرابایە لەوانەیە کاریگەری نەبوو، بۆ چونکە سەرۆک کۆمار جێگری هەبوو، بەڵام ئەم جارە سەرۆک کۆمار جێگری نییە، یعنی سەرۆکاتی کۆمار بەتاڵ دەبێت. بۆیە ئەمە لەوانەیە بێتە فشارێک بۆ لایەنەکان. ئەمە لایەک لەلایەکی دیکە لایەنە سیاسەکان بە شێوەیەکی گشتی کە هەمویان بەشدارن لە پرۆسەی سیاسی عێراقدا ئاماژەیەک بدەن بەوە کە دەکشێنەوە لە پرۆسەی سیاسی کە کورد ئەگەر هەمووی بەگشتی لە پرۆسەی سیاسی عێراق بکشێتەوە گومان لەوە دانیە پرۆسەی سیاسی عێراق فەشەل دێنێ و دەچێتە ناو مەتاهەیەکی سیاسی گەورەدا. ئەمە دوو. سێ لەسەر ئاسی حکوومەت هەرێمی کوردستان. حکوومەت هەرێمی کوردستان پێویستە خۆی ڕابێنی لەسەر ئەوە کە یان تەوەقع بکرێ، چاوەڕوان بکرێت لەوانەیە. من تەمەنا ناکەم ئیشاڵە ناگاتە ئەوەی کە بەغدا بەجارێک موچەنە نێرێ و تەواو، بەڵام تۆ دەبێت تەوەقعی ئەوە بکەیت، تۆ دەبێت وەکو بڵێ یعنی شتی زۆر گەورەتر لە پێشە خۆت دابنێ وەکو حکوومەت. بۆیە پێویستە ئەم پرۆسەی چاکسازی کە دەستیان پێکردووە چ لەلایەنی ئابووری و ئیداری و دارایی و لە هەموو بوارەکانەوە ئەم پرۆسەی چاکسازی بە شێوەیەکی گشتی دەست پێ بکەن و هەموو لایەنەکان پێکەوە. ئەگەر چی هەندێک لایەن ئەگەر
زیانیشی پێ بگات لە بەرژەوندی ئەویشدانە بێ بەڵام دەبێ ئەم پرۆسەی چاکسازیە لە هەموو بوارەکاندا بە تایبەتی لە بواری مەسلەی موچەی بندیوار و دوو موچەی و سێ موچەی و لە مەسلەی گەندەڵی و بنەبڕکردنی ئەمانە بە شێوەیەکی باش و چاک بەڕێوە برێ بۆ ئەوەی ئەگەر خوا نەخواستە بەغداش پشتی تێکردین بۆ ماوەی چەند مانجێگیان بۆمە ئەمە بتوانین لە نێو خۆماندا بە یارمەتی هەموو لایەک خۆمان بژێنین لەسەر ئاستی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی هەرێم دیسان لێرەدا ئەمانەتێکی گەورەوە بەرپرسیارەتێکی نیشتیمانی گەورەی لەسرە بەوەی کە هەوڵ بدا بۆ ئەنجامدانی کۆنگرەیەکی نیشتیمانی بۆ هەموو لایەنە سیاسەکان سەرکردەی هەموو لایەنە سیاسەکان بەدەسەڵات و بۆ ئۆپۆزیسیۆنەوە لە ژێر چەتری سەرۆکایەتی هەرێمدا کۆ ببنەوە و بڕیارێکی دەستە جەمعی بدەن کە لەم بارودۆخەدا لەگەڵ بەغدا چی بکەین و چۆن بارودۆخی خۆمان بەڕێوە ببین. ئەمە من پێم وایە ئەمانە کۆمەڵێک لەو کارتانە کە بەدەستی کورد و بەدەستێمی کوردستانەوە هەیە. دکتۆر زۆر سوپاسی ئامادەبوونی جناب دەکەین. پێما بێ جناب کاریشە هەبوو کەمێک تاخیرمان کردی بەڕێز دکتۆر بەشیر حەدات جێگری دووەمی پێشووی سەرۆکی ئەنجومەی نوێنەرانی عێراق لە هەولێر و میوانی ئێمە بووی دووبارە سپاس بۆ ئامادەبوونت.